سڵاو بەڕێزان، من وسام ئەحمەدم هاتمە وڵاتان بۆ باسکردن لە هەندێک هەواڵی سینەمایی و هۆلیوود و تایبەت بە فیلم و هونەر. هەواڵەکانمان دەست پێ دەکەین بە باسکردنی فیلمێکی کوردی کە بریتە لە فیلمی کفن. ئەم فیلمە ئەوڕۆ کە ڤیدیۆکە بڵاو دەکرێتەوە کە ڕۆژی پێنجشەممەیە، ئەمڕۆ یەکەم ڕۆژی پەخشێتی، بەڵام دوو ڕۆژ پێش ئێستا لە پەخشێکی تایبەت فیلمەکە بۆ هەندێک لە ڕەخنەگران و هەندێک کەسایەتی تایبەتەکان فیلمەکە پەخشکات جا بەپێی بۆچوونی ڕەخنەگرەکان بێت و بەپێی بۆچوونی ئەوانە بێت کە فیلمەکەیان بینیوە بە فیلمێکی ئیجابی و پۆزیتیڤ باسییان لەوە کردووە و بەگشتی ڕاوبۆچوونەکان لەبارەیەوە تا ئاستێک ئەرێنی بوون. دەبێت بۆم فیلمەکە دەبێت بە یەکەم فیلمی ترسناکی کوردی و دەرهێنەرەکەشی بریتە لە سروشت عەبەڕەش و ئێستا لە سینەماکان پەخش دەکرێت. دەتوان ئێستا بسمبلیتی فیلمەکە وەربگرن و لە سینەماکان چێژی لێ بینن. خۆشم ئەو کاتێک کە سەیرم کرد هەوڵ دەدەم کە خوێندنەوەیەکی کورتی بۆ بکەم. لە هەواڵەکانی پێشتر باسمان لەو کە فیلمی دۆکومنتاری شاردنەوەی سەدام حوسێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە دیاریکراوی بینەرێکی زۆری هەبووە، چەند ڕیکۆردێک شکاندووە. جا ئێستاش ڕیکۆردێکی تری شکاندوو لەم هەفتەیە بڵاو کرایەوە کە فیلمەکە بوو بە پڕبینەرترین فیلمی دۆکومنتاری لە جیهانی عەرەب. ئەمەش سەرکەوتنێکی یەکجار مەزنە بۆ دەرهێنەرێکی کورد. تەڵان فیلمەکە تا ئاستێک لەلایەن بەتایبەتی کوردەکانەوە ڕەخنەباران کراوە و زۆر کورد ڕەخنەیان لێگرتووە، بەڵام بەگشتی ئەوەی کە پێشتریش من ڕیڤیوم بۆی کردووە و شیکردنەوەیش تایبەتم لەبارەوە بۆ فیلمەکە بڵاو کردوەوە ئێستا لە یوتیوب بەردەستە. پێم وایە بێخاڵەکان لەبارەیەوە زیاتر پۆزەتیڤن و زیاتر بە ئەرێنی سەی فیلمەکە دەکرێت، بەتایبەتی ئەگەر فیلمەکە وەکو فیلمێکی بێلایەنە ببینین پێم وایە فیلمێکی یەکجار نایە. پەخشکردنی ئەم فیلمەش ئێستا هەر لە سینەماکان بەردەوامە و دەتوانن بچن سەیری بکەن. فیلمەکانی ئێلیەن ئەوانەی کە شارەزای فیلم بەتایبەتی فیلمی ترسناک لەوانەیە ناوی ئەم فیلمەیەندانی کەم بیست بێت، جگەرەوەی کە لەوانەیە فیلمەکانیشیان بینی بێت. چەند زنجیرە فیلمێکن بە چەندان بەش پێکدێن، هەندێک بەشیان نوێکەرەوەی بڵێن فیلمەکانی سەرەتان و هەندێک بەشیان بڵێن چیرۆکی نوێیان تێدایە. بەگشتی چیرۆکە باس لە ئێلیەن و ئاسمانیەکان ئەوان دەکا کاتێک دێنە سەر زەوی و زۆر بە درندانە ڕوبەڕووی مرۆڤەکان دەبنەوە. فیلمێکی تا ئاستێک ترسناکە. جا بەشە سەرەتاییەکانی بەتایبەتی زۆر سەرکەوتوو بوون، هەندێک لە بەشە ناوەڕاستەکانیش تا ئاستێک بەدڵی خەڵک بوون، بەڵام بەگشتی جگە لە بەشەکانی سەرەتا ئەوانی تر بەگشتی زۆر بڵێن ڕایەکان لەبارەیەوە زۆر ئەرێنی نەبوون. بەڵام بەم دوایانە بەشێکی نوێی بڵاو کرایەوە و چەند ڕۆژێک پێش ئێستا بەشە نوێیەکە بڵاو کرایەوە بە ناوی ئێلیەن ڕۆمیلۆس. جا ئەم بەشەشیان وەکو بەشەکانی یەکەم و دووەم و سەرەتاکان سەرکەوتنێکی زۆری بەخۆیەوە دیت و پێشوازیی زۆر گەرمی لێکرا لە سایتەکان، بڵێن دەرەجە و نمرەیەکی زۆر بەرزی پێدراوە. لە هەمان کاتدا لە ڕووی سینەماییشەوە بڵێن داهاتێکی زۆری کۆکردوێتەوە لە ماوەی کەمتر لە هەفتەیەک 110 میلیۆن دلاری کۆکردوێتەوە، کە ئەمەش ڕێژەیەکی زۆرە بۆ فیلمێک کە دەتوان بڵێن بەشەکانی ڕابردووی بەتایبەتی بەشەکانی بەم دوایانە و لە چەند سای ڕابردوو بڵاوکرانەوە زۆر سەرکەوتوو نەبوونەوە، بینەرێکی وایان بۆ خۆیان کەو نەکردبەوە. بۆیە ئەم بەشیان کە بڵاو کراوەتەوە بەڕاستی سەرکەوتنێکی گەورەیە کە داهاتێکی لەم شێوەیە کۆ بکاتەوە. بۆ ئاشقانی هەریەکە لە یاری و ئەنێمی پێشتر ڕاگەیەنرا بوو کە یاری تۆم رایدەر دەکرێت بە ئەنێمی و دەکرێت بە زنجیرێکی ئەنێمی و لە نێتفلیکس پەخش دەکرێت. جا بەم دوایانە و لە چەند ڕۆژی ڕابردوو ترێلێکی نوێی بڵاو کرایەوە بەپێی ترێلەکە بێ زنجیرێکی زۆر سەنراشیشە، هەرچەندە نێتفلیکس بەرهەمی هێناوە، بۆیە تا ئاستێک دەکەوێتە گومانەوە چونکە بەرهەمەکان نێتفلیکس زۆر جار بەرهەمی سەرکەوتوو نابن بەتایبەتی کاتێک لە یاری شتۆر دەگیرن، بەڵام ئەمەیان بەپێی ترێلەکە بێت پێ دەچێت بەرهەمێکی نایابێ. هیوادارم چیرۆک کوشتەکەشی وابێت. ڕاگەیەنرا کە وێنەگرتنی وەرزی دووەمی زنجیرەی The Last of Us کۆتایی پێهاتووە و ئێستا لە بابەتی ئەیدیتینگ و بڵێن دەستکاریکردن ئەوانن، هەرچەندە پێشتر لە HBO تیزەرێکی کورد بڵاو کرابووە، بەڵام تا ئێستا وێنەگرتنەکەی تەواو نەبوو. لەم چەند ڕۆژی ڕابردوو وێنەگرتنەکەی تەواو بوو. ئێستا لەناو ئیدیت و ئەو بابەتانن و لە سای داهاتووشدا وەرزی دووەمی پەخش دەکرێت. پۆستەرێکی نوێی بەشی دووەمی جۆکەر بڵاو کرایەوە و لە هەمان کاتدا لە مانگیدا واتە 4 بە دیاریکراوی فیلمەکە پەخش دەکرێت. جا ئەگەر بەشی یەکەمتان نەبینیوە بێگومان بەشی یەکەمی زۆر سەرکەوتوو بوو، فیلمێکی زۆر نایابە. من خۆم یەکێک بوو لە باشترین فیلمەکان کە لەم 10 ساڵی ڕابردوو دەتوان بڵێن پەخشکراون و لە ساڵی 2019 پێم وابێ ئەگەر باشترین فیلم نەبوو بێ لەوانەیە لە یەکێک لە 3 باشترینەکان بێ. بۆشە حماسەتێک و جۆشخۆشێکی زۆرم هەیە بۆ بەشی دووەم. لە هەواڵێش تا ئاستێک شۆک و لە هەمان کاتدا زۆر دڵخۆشکەر نییە، چونکە بەتایبەتی کاتێک فیلمەکان یاخود زنجیرە خۆشەکان وەردەجێڕدرێن و دووبارە نوێ دەکرێنەوە، بەڵام بە زمانێکی جیاواز یاخود بە کارکتەری جیاوازەوە زۆربەی جار سەرکەوتوو نابن. بۆشە ئەمەیان تا ئاستێک جێگای گومانە. ئەویش ئەوەیە کە لەلایەن تۆڕی ئەمازۆن ڕاگەیەنرا کە زنجیرەی کۆمێدی و چێژبەخش ئۆفیس
دووبارە دەکرێتەوە، واتە زنجیرەی The Office کە پێشتر چەند وەرزێکی لێ پەخشرا دووبارە دروست دەکرێتەوە، بەڵام بە کارکتەری نوێ و تەنانەت لە ئوسترالیاش بەرهەمدەهێنێتەوە، جیهانەکە بڵین ئوسترالیا و وڵاتەکە ئوسترالیایە. جامیانۆک باسم کرد زۆر هەواڵێکیش خۆش نییە، چونکە زنجیرەی The Office زنجیرەیەکی زۆر نایاب و زۆر بڵین کۆمیدی و سەرنجڕاکێشە، جاکە دووبارە دەکرێتەوە ئەگەر لە هەمان ئاسدانە بێت و ئەگەر نتوانێت هەمان شتت پێشکەش بکە بە تایبەتی لەڕێی گۆڕینی کارکتەرەکان و ئەو بابەتانە، لەوان تا ئاستێک وا بکە کە بەگشتی لە شکۆی تەواوی زنجیرەکەم بکاتەوە. هەر بۆیەشە دەتوان بڵێم ئەو حماسەت زۆر خۆشم بۆی نیە، بەڵام ئەوەش هەواڵێکە پێم باش بوو ڕای بگەێنم. فیلمی ئەنیمێشنی ئینساید ئاوت بەشی دووەم کە لەم ساڵدا تا ئێستا بووە بە پرفرۆشترین فیلم و لە سینەماکان زۆرترین بینەری هەبووە، ئێستا لە تۆڕەکان بەردەستە، دەتوان بچن لە ئینتەرنێت سەیری بکەن. ئەم فیلمە دوای ئەوەی زیاتر لە ملیارێک و 600 میلیۆن دۆلاری کەو کردەوە، ئێستا چیتر لە سینەماکان پەخش ناکرێت و لە تۆڕەکان و پێم وابێت لە دیزنی پلەسش بڵاوکراوەتەوە. زنجیرەیەکی زۆر نایاب کە لەم ساڵ پەخش کراوە، زنجیرەیەکی خەیاڵی زانستی زۆر تایبەت بوو و بیرۆکەوشی زۆر نوێی تێدا بوو کە بێتی بوو لە دارک ماتەر وەرزی دووەمی ڕاگەیەنرا، لەلایەن ئەپڵەوە ڕاگەیەنرا کە وەرزی دووەمی دەست بە بەرهێنان دەکرێت، بەڵام تا ئێستا کاتی پەخشکردن و ئەو بابەتیان ڕانەگەیەنراوە. لە هەواڵێک کە پێم وابێت زۆر سەرنجڕاکێش نییە کە دەبینی هەواڵەکە لەوانەیە ئاوا بەڕووکەشی سەرنجڕاکێش بێ، بەڵام شتێکی وان نییە. فیلمێک بۆ ئەتاک ئۆن تایتن دێ کە سەرەتا هەواڵەکە دەبیستی لەوانەیە هەست بکەیت کە لەوانەیە کۆتاییەکەی بگۆڕن یاخود درێژە بە کۆتاییەکە بدەن، نەخێوانێ بەڵکو دوو ئەڵقەی کۆتایی کە پێشتر وەکو زنجیرە پەخشکران دەکرێن بە فیلمێکی سینەمایی و لە هەمان کاتدا لە سینەما پەخش دەکرێن. بەپێی قسەی دەرهێنەرەکان بێ لەوانەیە هەندێک شتی زیاد و کەمی تێبخرێت، بەڵام بەگشتی لە چیرۆکە زۆر ناگۆڕێت و لەوانەیە نزیکەی لە سەدانەوەت ئەگەر زیاتر نەبێ وەکو چیرۆکەکە دەمێنێتەوە. جام فیلمەش لە 8 مانگی 11 لە سینەماکان پەخش دەکرێت، دەتوان ئەگەر بتانەوێت چێژی زنجیرەکە بەگشتی لە سینەماکان ببینێت کە پێم وایە بەڵێ شایەنی ئەوەی لە سینەماکان ببینێت، دەتوان لە 8 11 بچن لە سینەماکان سەیر بکەن. بابەتێک بەم دوایانە زۆر پەرێسەندووە، زۆر باس لێوە دەکرا، بابەتی مردنی ماثیو پێری کە بڵین ئەکتەرێکی زۆر بەناوبانگ بوو لە زنجیرەی هەرە بەناوبانگی فرێندز. پێم وابێت ساڵی ڕابردوو بوو کە ئەکتەرێک بە ناوی ماثیو پێری کە ئەکتەرێکی زۆر بەناوبانگە و لە زنجیرەی فرێندز کە زنجیرەیەکی زۆر بەناوبانگە بەشداری کردووە و کارکتەرێکی زۆر خۆشەویستە، ساڵی پارک کۆچی دوای کرد. زاوکات کە کۆچی دوای کرد ڕاگەیەنرا کە لە ناو حەوزی خۆشتن لەوێ بڵین خنکاوە مردووە، بەڵام زیاتر لێکۆڵینەوەی پۆلیس دەری خستووە کە لە ڕێی بڵین دەرمانپێدان و ئەوانەوە مردووە. جا گومانی ئەوە دروست بوو کە لەوانەیە کوژدا بێ یاخود دەرمانی زیادی پێدراوێت تاکو و ببێتە هۆی مردنی. ئەو بۆم دوایان ڕاگەیەنرا کە 5 کەس بوونەتە هۆکاری ئەوەی کە ماثیو پێری بمرێت. ئەو 5 کەسانش هەندێکیان لە کەسە نزیکەکانی بوون وەکو بڵین پاسەوان تایبەتێکی خۆی دکتۆر تایبەتێکی خۆی ئەوانە. جا ئەمە هەواڵێک بوو کە بەڕاستی جێگای سەرنج بوو، باس لەوە دەکرێت کە لەوانەیە ڕووداوەکە بڵین کوشتن بوو بێن نەک بڵین مردنێکی ئاسایی. بابەتێشتر بە هەمان شێوە بەم دوایانە زۆر باس لێوە دەکرا مستەر بیست کە بڵین بەناوبانگترین یوتیوبەرە و زۆرترین سەبسکرایبی هەیە لە ناوگشت یوتیوبەرەکان، ئێستا چەند شتێکی لەسەر کەشف بۆ چەند نهێنیش لەبارەوە کەشف بووە کە بڵین دەتوان بڵێن تا ئاستێک ئەوەی خستۆتە شوێنێکی ناخۆش و ئەحراجیەوە. ئەمەش دوای ئەوە دەکێچێک لە ئەندامەکان کە پێشتر لە یوتیوبی ئەو کاری کردووە، هەندێک نهێنی یوتیوبەکەی ئەوی دەرخست. یەک لەو نهێنیانە ئەوەیە کە بڵین بازرگانی بە منداڵەکان دەکرێت بە تایبەتی لە ڕووی جنسی ئەوانە یاخود بەکارهێنانی بڵین ئەکاونت و شتی خەڵکی بۆ پارە پەیداکردن، هەندێک بابەتی وەک فێڵکردن لە بڵین بە تایبەتی بینەران، چونکە ئەوانە سەیری مستەر بیستیان کردووە دەزانن کە زۆر بەشتەکانی وەکو چاڵێنج و شتوان بەپێی قسەکانی ئەو کەسە بێت کە بڵێن پێشتر لە لای مستەر بیست کاری کردووە، دەڵێت کە ئەو چالنجانە زۆربیان درۆن و زۆربیان تەنیا بۆ کامێراوە دەکرێن و ئەوانە هەمویان ئەکتەرن و وەک بڵێن شتەکان ڕاستەقینە. اینجا ئەمانە تا ئەستێک زۆر ئەویان خستۆتە ئیحراجیەوە و هەندێک لە ڕووداوەکانیش بوونەتە هۆی ئەوەی کە تەنان شکایەتی لێ بکرێن. پێم وابێت ئێستا لە بڵێن دادگای باڵای ئەمریکا چەند شکایەتێک هەیە لەبارەی مستەر بیستەوە. زنجیرەی کۆری پاچینکۆ کە زنجیرەیەکی زۆر بەناوبانگ بوو، وەرزی دووەمی ڕاگەیەنرا بوو، سنیک پیکێکی بەم دوایانە بڵاو کرایەوە و لە هەمان کاتدا ڕاگەیەنرا کە لە 22/8 دەست بە پەخشکردنی ئەم زنجیرەیە دەکرێت کە وەرزی دووەمیەتی. فیلمەکانی پاسیفیک ڕیم لەوانەیە زۆربمان بینی بێتمان و لەوانەیە هەندێکمان بەتایبەتی کە بڵێن لە گەنجی و لە بڵێن منداڵی سەیرمان دەکرد لەوانەیە چێژی زیاترمان لێ بینی بێت. ئەو کار زۆر بەچێژ بوون. جا ڕاگەیەنرا کە ئەو فیلمان دەکرێن بە زنجیرەیەک بەڵام پریکوێڵە، واتە باس لە ڕووداوەکانی پێش بڵێن ڕووداوەکانی پاسیفیک ڕیم و ئەوان دەکات،
باس لەوە دەکرێت کە ئەو زنجیرەیە ئێستا لە بەرهەمێناندایە. فیلمی ترسناکی مێگانتان لەبیرە کە چەند ساڵێک پێشتر پەخشکرا، ئێستا ئەم فیلمە سیکوێڵێکی بۆ دێت کە بە ناوی سۆڵمێتە. فیلمێک دێت بە ناوی سۆڵمێت کە سیکوێڵی فیلمی مێگانە و لە هەمان کاتدا ئەکتەرە سەرەکیەکەش ڕاگەیەندرا کە بە ناوی کلاودیا دومێتە کە پێشتر پێم وابێت لە زنجیرەی The Boys ڕۆڵی هەبووە. زنجیرەی The Gentleman یەکێک بوو لەو زنجیرانێک کە زۆر چێژبەخش بوو کە ساڵی پار بڵاوکرانەوە. زنجیرەی زۆر سەرنجڕاکێش بووە لە هەمان کاتدا لە فیلمێک کە بە هەمان شێوە سەرنجڕاکێش بوو هەمان ناوی لێبوو وەرگیرا بوو کە فیلمەکەش بیتی بوو لە The Gentleman. زنجیرەکەش ڕاگەیەندرا کە وەرزی دووەمی ئێستا لە بڵێن کار لەسەرکردندایە و ئێستا کار لەسەر دەکرێت و وەرزی دووەمی بڵاو دەکرێتەوە. هەرچەندە تا ئێستاش کات و شتەکەی دیاری نەکراوە، بەڵام ڕاگەیەندراوە کە ئێستا کار لەسەر وەرزی دووەمی دەکرێت. دوایین هەواڵیش بۆ ئاشقانی وان پیس بە تایبەتی لایڤ ئەکشنی وان پیس کە وەرزی یەکەمی لە نێتفلیکس پەخشکرا، ڕاگەیەنرا کە ئەو ئارکانێک کە وەرزی دووەمی لەسەر بنیادرێت یاخود ئەو چیرۆکانێک کە وەرزی دووەمی لەسەر بنیادرێت چین، ئەو ئارکانش بریتین لە لۆکتاون، درەم ئایلەند و ویسکی پیک، هەروەها لیتل گاردن. ئەم چوار ئارکە ئەوان کە وەرزی دووەمی زنجیرەکە لە بارەیەوان دەخولێتەوە. جەبە پێی بۆچوونەکان دوای وەرزی یەکەم لەوە دەچوو کە بڵێن زیاتر باس لە ئارکی ئاراباستا بکات، بەڵام دیارە بڵێن بەرهەمێنەرەکانی زنجیرە لایڤ ئاکشنەکە باسیێنەوە کردووە کە ڕووداوەکان باس لە ئارکانی تر دەکەن نەک ئارکی ئاراباستا. و لە هەمان کاتدا زنجیرەکەش ئێستا هەندێک کاستی بۆ زیاد کراوە و هێشتا کاتوشتەکەی ڕانەگەێنراوە کە کەی بڵاو دەکرێتەوە، بەڵام ئێستا کار لێسەر دەکرێت. بەڵێ بەڕێزان، ئەمە چەند هەواڵێک بوو لە ڕۆژانی ڕابردوو بڵاوکرانەوە. هیوادارم سوودی هەبێت. من سام ئەحمەدم. سوپاس.